یەک چالاکوانی بواری مافی ئاژەڵ و باڵندە و پەلەوەر لە جەربەندیخان ڕەنگی سووریان بەکارهێنا وەک ئاماژەیەک بۆ خوێنی ڕژای باڵندەکان. لە ڕێگەی نمایشی هونەریەوە ناڕەزایەن دەربڕی بەرامبەر بە نەپاراستنی مافی ئاژەڵان و نەپاراستنی ئاژەڵەکان لەو ناوچەیەدا. لەم بارەیەوە راپۆرتێکی هاوکارمان عومەر فەتاح دەبینین. هەر کەس بێرەدا تێدەپەڕی ئەم گەنجانە بانیان دەکرد و پەنجەمۆریان پێدەکرد، بەڵام هەم شێواز و هەم ڕەنگی پەنجەمۆرەکەیان جیاواز بوو. دیارە ئاژەڵەکان ڕوبەڕووی لەناوچوون و بریندارکردنەکرێنەوە. ئێمە ژۆک و ڕێکخراوەکەمان کەپینێکمان ڕێخستەوە بۆ ئەوەی کە داوای سەروەربوونی یاسا بکەینەوە بڵێن ئەو کەسانی کە دەستێژی گەنجەکان لە ڕێکخراوی سروشتی کوردستان کار دەکەن. ڕەنگی سووریان بەکارهێنا بوو وەک ئاماژەیەک بۆ خوێنی ڕژاوی باڵندەکان. لە ڕێگەی نمایشی هونەریەوە ناڕزایی بەرامبەر بە نەپاراستنی مافی ئاژەڵ و باڵندەکان دەردەبڕن. ئەوە باشە ئەم 4-5 تریشت دەیانەوێت لەم ڕێگەیەوە هاوی خەڵک بدەن بۆ ئەوەی ڕێگری بکەن لەو هێرشانەی دەکرێتە سەر ئاژەڵە دەگمەنەکانی ناوچەکە. ڕخنەشیان لە دادوەرەکان دەگرت کە کەیسەکانی ڕاو پشتگوێ دەخەن. باشووری کوردستان یاسا و ڕێنمایی تایبەتێ بۆ پارێزگاریکردن لە مافی ئاژەڵ و باڵندەکان، بەڵام ئەم یاسا و ڕێنمایانە لەلایەن دادوەرەکانەوە بە پێی پێویست جێبەجێ ناکرێت. بۆی ئێمە ئەمڕۆ هاتوونێتە بەردەم دادگا بۆی بەڕاوچەکان بڵێن ستۆپ، پێویستە ڕاوکردنتان ڕابگرن، و بۆ هاتوونە لە بەردەم دادگاش بۆ ئەوەی بە دادوەرەکانیش بڵێن پێویستە بە بوێرانە بڕیار بدەن و نەترسن. نەبوونی سزای تند وای کردووە کە دەرگایەکی بەڕووی ڕاوچەکان ناکردووەتەوە بۆ ئەوەی ڕاوچەکان لە یاسا نەترسن و بەردەوام بن لە ڕاوکردن. بۆی ئەمە ژوای کردووە کە بەشێکی زۆر لە ئاژەڵ و باڵندەکانی ڕوبەڕووی بریندارکردن و مەرگ و مەترسی لە ناوچوون کردووەتەوە. نزیکەی 10 ساڵە چەند یاسا و بڕیارێکی تایبەت دەرچووە بۆ پارێزگاریکردن لە مافی ئاژەڵ و باڵندە کێویەکان. بەپێی یاسا بەرکارەکان لە هەرێمی کوردستان ناچەند یاسایەکمان یاسای ژمارە 11 ساڵ 1969 یاسای ژمارە 6 ساڵ 1976 ئەم یاسانەوە یاسای پاراستنی ژینگە ئیش لەسەر ئەوە ئەکات بۆ ئەوەی کەوا ئەو تۆمەتبارانەی کار لەسەر بڕینی دار و لە ناوبردنی حیوانات و هەموو زیندەر ئاویانەی کەوا بە شێوەیەکی نایاسایی لە ناو ئەبرێن عقوبەکان بەپێی یاسا دیاری کراوە بە غەرامە و بە حەبس. بەڕاستی دادگاکان ڕۆڵ و کاریگەری خۆیان هەبووە لەسەر کێسەکان بۆ یەکلاکردنەوەی کەسەکان لە مەرحەلی لێکۆڵینەوە هەمووی ڕێکارە یاساییەکان بە ئەنجامی خۆیگات و پاشان تۆمەتبار هەواڵەی دادگای تایبەتمەند دەکرێت بۆ ئەوەی لە ڕووی یاسایی و عقوبەی خۆی وەربگرێت. ماسی و کە و بزنی کێوی و کەروێشک لەو باڵندە و ئاژەڵانن کە ساڵانە ڕێژێکی زۆریان لێ ڕاو دەکرێت. بەرپرسانی پۆلیسی دارستانیش جەخت لە چاودێرەکانیان دەکەنەوە بۆ ڕێگریکردن لە ڕاوکردن. لەگەڵ ئەوەشدا داوا لە وەزارەتی ناوخۆ دەکەن ڕۆڵی زیاتر ببینێت بۆ تۆکمەکردنی پۆلیسی دارستان و ژینگە لە ناوچە جیاجەکان و کەرەستە و پێداویستیان بۆ دابین بکات. ئەو خەڵکانەیەکەوە لە یاسا بەدەرن کە پێشیلی یاسای دارستانەکەن، ئەوەی کە بێوێت یاسای دارستان پێشەرگە حتمما ڕووی یاسا دەبێت و ئێمەش وەکو پۆلیس دارستانی دەربەنیخان هەڵساوین بە ئەو ئەرکە و توانیمانە کۆمەڵی خەڵکی لەم سنوورە ڕاپێش بکەین ڕوبەڕووی یاسان بکەین بۆ کاری یاسایی. لەو ماوانە کە ئێمە توانیمانە 51 کەس تۆمەتبار دەستگیر بکەین و ڕەوانەی دادگایان بکەین. وارەها لەگەڵ ڕای منعی ڕاوی ماسی وەرزی قەدەغەکردنی ماسی توانیمانە 497 دانە ماسی گەورە بچووک لەگەڵ 78 تۆڕی ماسی 8 بەلەم و 3 کەڵک 9 چەکی بە هەموو جۆرەگانیوە لەگەڵ 10 ئۆتۆمبیل و کۆمەڵی باڵندەوەمانە لەگەڵ چەند 6 ماتۆرسیکل و کۆمەڵە شتمان دەستگیر کردو و ڕەوانەی دادگامان کردو بە کاری یاسایی. سنوورەکە وەکو سروشی ناوچەکە هەموو جۆرە ئاژەڵێک هەڵەگرێت لەبەرەوە شاخاویە دەشتایی هەموو نەگی پێوەیە هەموو ئاژەڵێک توانێت ژیان بە ئاسایی خۆی بەسەر بوات. ئێمە وەکو بنسبەت خۆمانە توانیمانە کۆنتترۆلی زۆری ناوچەکە بکەین لە ڕووی ئەو خەڵکانە کە لە یاسا بەدەرن. زۆریمان ڕاپێش دادگا کردووە هەیشیادا مەسەن لە یاسا ئەتەرسێ ڕوبەڕووی بگرێ وازی هێناوە لە ڕاوکردن هەیشانە گوێناداسە بەڵام ڕوبەڕووی یاسای ئەبێتەوە کایگیرێ و ئێمە چاوپۆشی لە هیچ کەسێ ناکەین لە هەر ئاستێک ئابێدی لە دەسڵاتدارە بێ بە دەسڵات بێ خەڵکی ئاسایی بێ خەڵکی هاوڵاتی بێت لا ئێمە وەکو پۆلیس دارستانی دەربەنیخان فەرق و جیاوازی لە نێوان هیچ کەسێکە ناکەین. بە مەبەستی پاراستنی گیانی ئاژەڵە دەگمەنەکان لە 2 مانگی ڕابردوودا کۆنفرانسێکی ژینگەیی لە سلێمانی ئەنجامدرا. تێیدا پێشنیاری ئەوە خرای ڕوو کە ناوچەکانی خەلەداخ و دەربەندیخان وەک ناوچەی پارێزراوی سروشتی بناسیێنن. عومەر فەتاح،
NRT دەربەندی خان.